بەناوی خودایی بەخشەدەی بهرەبان سوپاس و ستایش بۆ خودای گەورە سەڵات و درود و ڕەحمەتی خوای گەورە بڕجێتە سەر گیانی پاچی حەزرەتی پێغەمبەری پێشەوا و لەسەر یار و یاوەران و دۆستان و خۆشەویستان و شوێنکەوتوانی تا ڕۆژی دوایی بەڕێزان خۆشەویستان لە زنجیرەی 13 ئەمین لە بەرنامەی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم لە پەروەردەی منداڵ بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. پەروەردەی منداڵ ئەوەی کە بەڕاستی زۆر گرنگە، زۆر مهمە، ئەوەی دایک و باوک سوودی لێ دەبینی ئەوەیە کەوا پشتی شێر بەرداک و باوک خودی خۆیان دەکەون. یعنی ئەوەی کە زۆر ئیستیفادە و سوود وەردەگری لە پەروەردەی منداڵ دایک و باوکەکە خودی خۆیەتی. ئەگەر منداڵێکی گەورە، منداڵێکی باش، منداڵێکی ساڵح، منداڵێکی زۆر دیندار و خواناس پەروەردەبی، هەدبی مای گەورەی و خۆشحاڵی و شادومانی و بەختەوەری ئەو دایک و باوکەیە. لێ زۆر مەشهورە لە کوردەواری خۆمان قسەک دەکرێت، دەڵێ داک و باب حەز ناکە برایەکەی یان خزمی زۆر نێزیکی ناودەنگ و گەورە و باشتر و چاکتر بی لە خۆی، بەڵام حەز دەکا منداڵەکەی لە خۆی باشتر بی، لە خۆی بەناوبانگتر بی، لە خودی خۆی چاکتر و باشتر بی، دڵی پێخۆش دەبی. لۆ چکە منداڵ کەس بوو بەرهەمی دەستی دایک و باوکە. بۆیە بەڕێزان، یعنی بەڕاستی یەک لەو شتانێک کە پێویستە دایک و باوک منداڵ پەروەردەکەن، پەروەردەکردنی منداڵە لەسەوەی کە چاکە بکەن لەگە داک و باوچیان، یعنی دەبی فێریان بکەن. لۆیە ئەو خاڵانی کە زۆر گرنگە ئێمە هەروەسەی لەسەر بکەیت ئەوەیە کەوا چۆن منداڵ پەروەردە دەکرێت لەسەوەی کە چاکە بکە لەگە داک و باوچی. چکە ئەگە منداڵ چاک بوو لەگە داک و بابی، یعنی ئەو داک و بابی خۆش دەوێت، یعنی ڕێز لەو داک و بابەی دەگری، یعنی ئەو داک و بابەی بە گەورەتردا دەدێ. ئەو خاڵانەش هەمووی هۆکاری زۆر سەرەکی شتەکان زۆر بە چاچی لە داک و بابیان وەگرن. لۆیە بەڕاستی زۆر مهمە ئەو پەیوەندی و عەلاقە بەهێزە هەبیتن لە بەینی منداڵ و داک و باب. لۆیە خاڵی یەکەم لۆی منداڵەکانمان زۆر باش بن، زۆر چاک بن، بەڕاستی منداڵی ساڵح و چاک بن. ئەوەیە کە هۆکاری یەکەم ئەوەیە کە ئێمە هەوڵ بدەین خاڵی یەکەم لە خۆمانەوە دەست پێ بکەین، خودی خۆمان، یعنی لە خۆمان پێشەنگ بین. هەندێک زاروێ داک و بابەکەیە، ئەو داک و بابە خودی خۆیان داک و بابیان مایە، بەڵام نابنە نمونە، نابنە پێشەنگ لۆ ئەوەی کە شتێکی جوان نیشانی منداڵەکانیان بدەن. ئەو دەیوێ منداڵەکانی وی پەپولەبی و لەگەوی بەخۆی دەرەی زەنگە زۆرەیە، بەخۆی دەرەی ئاگرە لەگە داک و بابی، دەوێ منداڵەکەی ویش ساڵح بی. ئێکو دەبی کاکە لۆیە داک و باب ئەگە دەتەوێت منداڵەکەت ساڵح بی، ئەگە دەتەوێت لەژێ سێبەری منداڵەکەت بەحەوەیەوە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەک دەفەرمێ عیفوا نساءکم تعف نساؤکم، بزانە عیفوا عن نساء الناس تعف نساؤکم. ئێوە داوێن پاک بن بەرامبەر بە ئافرەتانی خەڵکی، خێزانەکانی گۆشت، کچەکانتان، خوشکەکانتان داوێن پاک دەبن، سەرتان پێ بەرز دەبی. و پێغەمبەری خوا دەفەرمێ وەبیڕوا ئاباءکم تەبڕکم ئەبناؤکم، و ئێوە چاکە بکەن لەگە داک و بابتان، ئەگەر واتان کرد منداڵەکانی ئێوەش چاکە کار دەبن لەگەڵ ئێوە. بزانە و خاڵە چەند مهمە. بۆیە خوای گەورە لە قورئانی پیرۆز ئاگادارمان دەکاتەوە، دەفەرمێ وەقەضا ڕەبوکە ئەللا تەعبودوا ئیلا ئیاه. بزانە خوای گەورە بڕیاری دایە، قەضا یعنی خوای گەورە بڕاندیتەوە، پەروەردیگاری تو ئەی موحەممەد، ئەی موسڵمانەکان، ئەللا تەعبودوا ئیلا ئیاه، هیچ تێشتر نەپرسترێ جگە لە ذاتی پیرۆزی ئەڵڵاه ئەو نەبیتن. وەبیلوالیدەینی ئیحسانە، ئینجا خوای گەورە بڕیاری داوە لە دوای پەرستنی خوا لەگە دایک و باوکتان ئەو پەڕی چاکە بنوێنن، ئەو پەڕی چاکە، بزانە نەک چاکەیەکی بەسیط. ئیما یەبلوغەنە عیندەکە الکیبەرە ئەحەدوهما ئەو کیلاهما، لەو کاتەی دایک و باوکی تو عیندەکە لەکن تووە، ئەوە مهمەکەیە، بزانە ئەوجا ئەلکیبەرە لەو کاتێک کە دایک و باوکن لەگەر تووە کەوتونە تەمەنی پەککەوتەیی و ئەختیاری و بەساڵەتووی کە پێویستیان بە نازی تووە، کە پێویستیان بە هاوکاری تووە،
هەردووچیان جاروێ لەکن دەبن یاخود یەکێکیان فلا تقل لهما أف يعني ئەگە هەردووچیان دایک و باوک بێکەوە لەکن یەکێ لە منداڵەکان ئەرچیان تەمان قورسترە هەندێک جاری وایە یەکێکیان لە لای تۆ لۆ دایکەکەی پیاوەکەی نمایە باوکت نماوە بەس دایکت ماوە یان بە پێچەوانەوە دایکت مردووە بەس باوکت ماوە نازی زۆر زیاتری دەوێ کەەوە چی برەی کەسر بووە بێ کەس مایتەوە کەسێک نییە دەردە دڵی خۆی لەکەم بکە لێ بە تاقترێ بە غەریب مایتەوە خۆی بە غەریب دەزانێ هەن لەو حالەتەش فلا تقل لهما أف دایک و بابک لەهی دەکا تووڕە دەبی جارێ لە ژانی قەلبی خۆی هەڵدەچی تووڕە دەبی نابی پێی برێ ئۆف ولا تنهرهما بەڕووی هەڵمەشاخێ بەڕوویدا زیق مەبەوە هاوار مەکە بەسەریدا وقل لهما قولا كريما نقصيش باش أو بري قصي ريز داراني لقربك قولا كريما خواهي قرفمي واخفض لهما جناح الذل أو بالي خوت دابن وينا برامبر بدايك باوكت من الرحمة لسوز بزيد وقل ربي ارحمهما إن دبري أي پروردگارا رحم بودايك باوكمكا دواي أوهم تساكي دكي نظعني لدواي وفاتي داكو بابت ما في طاو نا هردو عين لوبكا خوايا رحمو سوزو بزيه خوتيان بيبكا كما ربياني صغيرة هل وكو اوان امنيان پروردك اللي من ضالي او خالة زور مهمة دايكو باوچيك او هرسو كولا داكو باوي خوايا مكان والله برو بومو سودو قازان داكي زور وردق بنوم إن دا يتشغل لسودو قازان زكاني تساكا كدن لقا دايكو باوك دبي ببير من ضالة كان ينبين نوا أزرو باداش تقورو زوركيا صحابي كات فرمي يا رسول الله من حق الناس بقسط صحبتي چه لهم خلق اولاترو تساكترا كأمن تساكي لقربك پیغمبر فرمي أمك قال ثم من قال أمك قال ثم من قال أمك فرموي دايكت ايه قوتي لدو دايكم قوتي دايكت ديسان قوتي ديسان لدو دايكم چيكا فرموي ديسان هر دايكت أوجا لجاري تارا فرموي ثم من قال أبوك أوجا باوك لهم كسك أولاترا تساكي لقربك لو يا پیغمبر ده فرمي إن الله يوصيكم بأمهاتكم خواهي قورا آموزا قاري تانركا كتاك من لغا دايكو باوكتان سيد زاران پیغمبري خوا أو قصي دوبارك دوا بين زاران فرموي إن الله يوصيكم بأمهاتكم إن دلتزاري بين دم فرموي إن الله يوصيكم بالأقرب فالأقرب إن ده خواهي قورا آموز قاري تان بيدكا لو كساني لدو دايكو باوك أوزا برا كانت خشكة كانت خزمو كسا كانت بوشوية بزانا إنجا بيغمبري خوانا من رضا الرب في رضا الوالدين رضا من دي خوا للرضا من دي دايكو باوكيا وسخط الرب في سخط الوالدين والد توربوني دايكو باوك توربوني خواي قوريا هروكو لإمام أحمد لفرموديق الروايات دكا لصحابي كناوي جاهمية أو رفع دكالو بيغمبري صلى الله عليه وسلم صحابية كانت فرمي يا رسول الله بسمة دايكم ماوا بلام دموي بسمة غزا جهاد بكم لبينا يخوا بيغمبر فرمي أحي والداك داكو بابد مايا وتبالي دايكم ماوا بيغمبر فرمي إلزمها لقى دايكت با فإن الجنة تحت أقدامها بهجت لجير بي دايكت دايا لويا إنزا دائما ببين من ضالك بيدوا بالكرم باجبون لقى دايكو باوك هو كاري زياد بوني رزقه بيغمبر ده فرمي صلى الله عليه وسلم ده فرمي من بر والديه طوبى له هركسك تساق بي لقى دايكو باوشي خوشي لخوي يان بهشتك ناوي طوبايا لبو أو كسيا داندري خاص لبو أو كسيا زاد الله في عمره وخواي قورا عمره تمني دريج دكا بزانا بيغمبر ده فرمي صلى الله عليه وسلم إن الرجل لا يحرم الرزق بالذنب يصيبه ولا يرد القدر إلا الدعاء هندك زاري إنسان جناحة شي دكا خواي يقول بس سببي أو جناحة رزقتي لا رزقتي ببشي دكا إنت بيغمبر ده فرمي هيش قدري خوا رداكاتو إلا دعاء نبي ولا يزيد في العمر إلا البر هيش تكتبري إنسان دريجناك ببركتناك إلا تاكا كردد لقى دايكو باوك نبي تاكا كردن لقى دايكو باوك خوي رجبونوي همو جناحك صحابك هات خزبت بيغمبري خوا
پیاوێک فەرمی یا رسول الله من گوناحێکی زۆر گەورەم کردیا تۆبەم لە بۆ هەیە پێغەمبەر فەرمووی هەل لەکە من ئومی دایکت ماوە قالە لا گوتی ناوەڵە قالە هەل لەکە من خالەتی ئەدی پورت ماوە پلکت خوشی دایکت قالە نعم قالە فەبیرها لە جیاتی چاکەکردن لە داک لەگەڵ دایکت فەبیڕەها چاکە لەگە پلکت بکە پلک لە جێی دایکە کەواتە خوای گەورە هەموو گوناحەکانت لەو گوناحانت خۆش دەبیتن لۆیە ئیمامی بوخاری لە ئەدەب المفرددا دەفەرمێ ئینی لا ئەعلم عەمەلان بزانە ئیبن عەباس دەفەرمێ هیچ کردەوەیەک بە باشتر نازانم ئەقرەبە ئیلە الله باشتر بی لەکن خوا من بر الوالدە چاکەکردن لەگە دایک و باوک چاکەکردن لەگە دایک و باوک دەبی دایک و باوک ڕۆنی بکەنەوە لەو منداڵەکانیان بەر هەموو پاداشتەکەی بەهەشتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێ من أدرك أبويه عند الكبر أحدهما أو كلاهما هر کەسێک دایک و باوکی لەگەڵی بی لەو کاتێک کە پیرن یەکێکیان هەردووچان فلم يدخل الجنة ئەو ئینسانە نەچێتە بەهەشتێ بەڕاستی مەحروم و بێبەشە لە ڕەحمەتی خوای گەورە سبحانه وتعالى هەروەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیاری لە یەکێک لە سەحابەکان کرد فەرمووی دایک و باوکت مانە گوتی بەڵێ پێغەمبەر فەرمووی چاکەیان لەگەڵ بکە لەبەر ئەوەی دایک و باوک هوما جەنەتوکە و ناڕوک دایک و باوک هۆکاری چوونی تووە لە بۆ بەهەشت و دەبێتە هۆکاری چوونی تو لە بۆ دۆزەخ یعنی ئەگە چاکەیان لەگە بکەی دەبنە سەبەبی ئەوەی بچێ بەهەشت ئەگەر خراپەیان لەگەر بکەی ئەزیەت و ئەشکەنجە و ئازاریان بدەیت دەبێتە هۆی ئەوەی بچێ ناو دۆزەخ لۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەک کە ئیمامی ئەحمەد ڕیوایەت دەکە دەفەرمێ الوالد أوسط أبواب الجنة دەرگاکانی بەهەشت زۆرن دەرگای ناوەڕاستی بەهەشت دەفەرمێ هەر کەسێک چاکەی لەگە داک و بابی بکە لەو دەرگە ناوەڕاستە واتە ڕاستە خۆ دەچێتە ناوەندی بەهەشت نەک لە ڕۆخەکانی ئەولا ئەولا خوای گەورە بە قسمەتی هەموو لایەکمان بکە یا ڕەبی لە یەکێشتر لەو خاڵانی کە زۆر مهمە دایک و باوک بەڕاستی بە بیر منداڵەکانیان بینەوە ئاگاداریان بکەن ڕۆڵە گیان دەبی چاکەکردن لەگە دایک و باوک ئەولاتر و باشترە لەچی لەگەر هەموو کەسێک لۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم إذا فعلت أمتي 15 خصلة حل بها البلاء أمتي من ئەگەر 15 صفەت لە ناویان بڵاو بیتەوە بەڕاستی بەڵاو موسیبەت و ناخۆشی و خراپەکاریەکی زۆر بڵاو دەبتەوە یەک لەوانە وأطاع الرجل زوجته وعق أمه ئەگەر پیاوێک گوێڕایەلی خێزانی بی بەڵام ئازار و ئەشکەنجەی دارچی بدە بەجێی داچینەکە وبر صديقه وجفا أباه لەگەر برادەرەکەی زۆر باشە بەڵام لەگەر بابی زۆر معاملە و هەست و کەوتی ناڕێک و خراپ و وشکە بەڕاستی ئەوە زۆر خەتەرە ئینسان دەبی ئاگادار بیتن بەڕاستی زۆر خەتەرە ئیمامی ئەحمەد لەگەر ئیمامی تەبەرانی باسی ڕووداوەک دەکەن دەڵێن عەبدوڵای کوڕی ئەبی ئەوفا ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لای پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم دەفەرمێ گەنجەکە بوو ئەو گەنجە لە حالەتی سەرەمەرگدا بوو دەور و بەرەکەی گەنجە سەحابەیە بزانە پێیان دەگۆ بڵێ لا إله إلا الله ئەو گەنجە نێتانی کەلیمەی لا إله إلا الله برێ لۆیە بانجیان کرد چون بە پێغەمبەریان گوت یعنی یا رسول الله صلی الله عليه وسلم ئەو گەنجە لە حالەتی ڕوحدانە حەچەندی پێی دەنە بڵێ لا إله إلا الله ناتوانی بڵێ پێغەمبەر فەرمووی ئەکانە یوسەلی نوێژەی دەکا نوێژی دەکرد وتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ حەچەندی پێیان گوت نەیتوانی لەو کاتەدا پێغەمبەر فەرمووی دایکی مایە گوتی بەڵێ گوتیان چۆن بووە لەگەر دایکی بڕۆم پرسیاری لێ بکەن چوونە لای دایکی وتیان ئەو کوڕە لەگەر تو کوو بووە وتی واللهی زۆر لەگەرم خراپ بووە لۆیە گەردەنم ئازانە کردیا لۆیە حەوارەی خوام کردیا پێغەمبەری خوا فەرمووی ئایا حەز دەکەی ئێستا شوێنێکی پڕ ئاگر کۆ بکەینەوە ئاگرێکی بلێسەداری زۆر گەورە ئامادە بکەیت اینجا پێت دەرێ یان ئەوەتە گەردەنی کوڕەکەت ئازا بکە ئەگەر نەدەیخینە ناو ئەو ئاگرا ئایا ئەتوو شەفاعەت دەکەی لەوەی کەوا تکا دەکەی داوامان لێ دەکەی نەیخینە ناو ئاگرا قالت يا رسول الله إذن أشفع وتي بڵێ ئەی پێغەمبەری خوا
فأشهدي الله وأشهديني أنك قد رضيت عنه. عند أمن خوايدي كما الشاهد وأتو الشاهد با أو أمن لكركم رازيمة لو كاد فرمي كاتك تسودو لاي من دار كركاي أو كري لروح دامبو بزمانة بارا وديغو لا إله إلا الله بيغمبري خوا فرموي الحمد لله الذي أنقذه من النار سباز دو أو خداي رزقاري كل آقري تادم لو يتساكا كردن لقداي كباوك أو لا ترى لغزا كردن أو لا ترى لجهاد كردن لبيناوي خوا و باشترين أجر پاداشتا لبو هر إنسانك كأنزامي دا و پاداشتكي بهشتي بانو بريني خواهي قوريا. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.